سڵاوتان لێبێ بەیانیتان باش زۆر زۆر خۆشحاڵم لە بەیانێکی جیاواز لەگەڵتانی لە شوێنێکی جیاواز لەگەڵ هاوکارم دالیا ئەم بەیانی لەگەڵتان دەبین لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب باس لە کتێب دەکەین باس لە بابەتی ئەدەبی دەکەین باس لەو بەرهەمەنویانە دەکەین کە ئەم ساڵ لە پێشانگای سلێمانی بۆ کتێب هاتووە. بەخێر بە یا کات زۆر زۆر سپاس. دیارەکە پارێزگای سلێمانی وەکو خۆی وەکو ناوەکەی کە دەڵێن پایتەختی ڕۆشنبیری ناوەکەی بەخۆیەتی ئەم ساڵ پێدەنێت تا شەشەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی کتێب کە تێیدا زیاتر لە 100 خانە جگە لە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان لە ناوەندەکانی دیکە وەک عێراق و پارێزەکانی عێراق و هەروە وڵاتانی عەرەبی تێیدا بەشدارن کامە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ پارێزگای سلێمانی. بێگومان جا ئەوەی جێگەی خۆشحاڵی ساڵانە لە پێشانگای کتێبیەکان بەرهەمی نوێ هەیە کتێبی نوێ هەیە نووسەری نوێ بەردەوام بەرهەمەکانیان دەخەنە پێشەنگاکان بۆ خوێنەران ئەمە شوا دەکات ینی خوێنەری زیاتر و بەرهەمی زیاتر دروست بێ کتێبخانە کوردیەکان زیاتر دەوڵەمەند دەبن دەبینین بەرهەمی تایبەت بە منداڵان بەرهەمی فکری و فەلسەفی لەعنی لە ڕەهەندە جیاوازەکانی پێشەنگای نێودەوڵەتی کتێب کە لە پارێزگای سلێمانیا گەنجانیانە ناوە ئەمە جێگای دەستخۆشیە هاکار دیوێکی دیکەی ئەم فستیڤاڵا گەرەمەوە باسی کەم بۆ بینەرانی کوردستان 24 ئەوەیە کە جگەلەوەی کە بۆ منە پێشەنگایەکی گەورەیە لەسەر ئاسی عێراق هاتووان ناوی بنین لە هەمان کاتا چەندین پانێڵی گرنگی تایە کە ئەم پانێڵانە زیاتر لەلایەن گەنجانەوە بەڕێوە دەچێت هەر جاری پانێڵێکی گرنگە زیاتر پانێڵەکان دەچێتە چوارچەوەی بابەتە کولتوری و هەروە بیرمان نەچێت بابەتە پەروەردەیەکان ئەمە ژوای کردووە ساڵانە ڕێژەیەکی بەرفراوان لە ناوەندە حکومەکان و قوتابخانەکان بەشداری پێ بکرێت. دالیا ئەوەی جێگەی خۆشحاڵیە لەگەڵ ئەوەی باس لەوە دەکرێت سستبوونەوە هەیە بۆ خوێنەر ینی خوێنەر کەم بووە کتێبەکان فرامۆش کراون بەهۆی سەرقاڵیان بە سۆشیال میدیا و بابەتی کار و هەموو ئەمانە بەڵام کاتێک کە پێشانگا ساڵانە دەکرێتەوە چ لە سلێمانی چ لە پێشانگای هەولێر چ لە دوهۆک لە هەموو ئەم شوێنانە دەبینین ژمارێکی زۆری خوێنەر بەلێشاو ڕوو لە پێشنگاکان لە کتێبخانەکان ڕێ گوڵامی وایە تۆ نەخێر بە پێچوانەوە تاوەکو ئێستا خوێنەری جدی ماوە بەڵێ جا ئەوەی کە سەردانیشێکا زیاتر گەنجانن و بابەتە ئاینیەکان خوێنەرێکی زۆری هەیە من ساڵانە دەبینم ئەمە هیتی ڕامانە ئەوانەی کە خوێنەری زۆر جدین ئەو خوێنەران کە خوێنەری کتێبە ئاینیەکانن لە هەمان کاتدا خانەوادە زۆر جار دەبینن خانەوادە دێن منداڵیان دەینن ئاشنابوونی منداڵان بە کتێب ئاشنابوونی خانەوادە بە کتێب وا دەکە ینی حەز و خولیا بۆ منداڵ دروست بکات. جگەل لەوەش ئەمێ ئاماژە بەوە بکەم کە ڕۆڵی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگە بە تایبەتیەوەیە کە هەموو ساڵێ پاس بۆ قوتابخانەکان ئامادە دەکات تاوەکو قوتابخانەکان بتوانن خوێندنەکەیان خوێندکارەکانیان لە کاتی پرۆسەی خوێندندا بێنن بۆ ئێرە ئەمەش وای کردووە کە ساڵانە ڕێژێکی بەرچاو لەو کتێبخانە و لەو خانانە بەشداری پێ بکەن کە تایبەتن بە پەروەردەی منداڵان و بڵاوکراوەکانیان لە چوارچێوەی خزمەتی پەروەردەی خێزان و منداڵدایە هەر لەو چوارچێوەشدا دەمەوێت باس لێکی لە گۆڤارە گرنگەکان بکەمەش گۆڤاری سەردەما تاکە تایبەتە بە منداڵان کە سەرنووسەرەکەی بە خۆشحاڵیەوە لەگەڵمانایە کە ڕۆڵێکی گرنگی هەیە ساڵانە بەشداری لەنێو ئەم فستیڤاڵە دەکات و بە چەندین بەرهەم جگەلەوەی هۆشیاریان هەیە بۆ ئەوەی کە پانێڵی تایبەتیش ساز بکەن بۆ خێزانەکان و بۆ خانەوادەکان تاوەکو بتوانن هۆشیاری زیاتریانە بێ منەمە میوانەکەمان بناسێنین میوانەکەمان دەناسێنین هەڵکەوت عەبدوڵڵا سەرنووسەری گۆڤاری سەردەمی منداڵان کاک هەڵکەوت بانیت باش بەخێر کاک هەڵکەوت جگەلەوەی کە سەرنووسەری گۆڤاری سەردەمی بۆ منداڵان خۆشە لە چاپخانەی سەردەمی ئەتوانین لە دوو ڕەهەندەوەمە پرسیارەکانت ئاڕاستە بکەین لە خزمەتە خوێنەری بەرهەمە با بڵێن کتێبی منداڵان چۆنە لە ڕاستیە ئێمە لە ماوەی ئەم 4-5 ساڵیدا تۆتوانین بڵێن لە سەردەمی قەیرانی داراییەوە خوێندنەوەی کتێب بەگشتی لە هەرێمی کوردستان گۆڕانی بەسەرا هاتووە و هۆکارەکەشی بە تاقی تەنیا قەیرانی دارایی نییە بەڵکو پەیوەندی بە گەشەکردنی تەکنەلۆژیای زانیاریشەوە هەیە خەڵکانێکی زۆر ئێمڕۆ مۆبایلی زیرەکیان پێیەوە لە ڕێگەی مۆبایلی زیرەکەوە ئەچنە ناو کۆمەڵێ سایت و کەناڵی جۆر بەجۆرەوە کە خولیایانە و ئەمە وای کردووە کە هەم قەیرانی دارایی کە دایک و باوکەکان دەرفەتی ئەویان نەبێت لە ڕووی داراییەوە ماگانە گۆڤار و کتێب بۆ منداڵەکانیان بکڕن دالیا شتێک هەیە لەبری ئەوەی کە زۆر جارۆک مامۆستا باسی کرد خوێنەر خەریک بوو لە ڕێی کتابی لە مسکراو ینی ئەوەی کە بەدەست یان بە چاو دەیخوێنینەوە
ئێستا خەریکن لە ڕێی تەکنەلۆژیا و ئەپلیکیشنە جیاوازەکان گوێ دەگرن من خۆم یەکێکم لەوانە ئێستا لە ڕابردوو ئەگەر کتێبێکم بەدەست بە بم خوێندباوە ساکە گوێ دەگرم ڕۆژانە بە پێی مەجال لە ناو ئۆتۆمبیل لە کاتی خەوتن گوێ لە کتێبێک دەوری ئەمە وای نەکردووە فرۆشی ئێوە کەمتر بێت خۆی بێگومان ئێمە ئێستا وەکو هەموو دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە قەیرانی داراییان هەیە لە نەتیجەی کەمفرۆشتنی بەرهەمەکان ڕاستە وەکو جەنابەوەتی ئێستا گوێگرتن زیاترە لە خوێندنەوە بەڵام ئەم کولتورە لەوانەیە ئەوەندەی لە وڵاتانی پێشکەوتوو باو بێ لە وڵاتی ئێمە هێشتا نەبووتە کولتورێک ئێمە جگە لە کێشەی دارایی و جگە لە بڵێمە بەسم قەیرانی دارایی و جگە لە کێشەی کولتوری خوێندنەوە چکە ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە دایک و باوکەکان بۆ خۆیان ناخوێنەوە ئەگە دایک و باوکەکان نەخوێنەوە چۆن هانی منداڵەکانە دەن بۆی منداڵەکان بخوێنەوە مە یەک لە بواری پەروەردەی ئێمە وەزارەتی پەروەردە وەکو وڵاتانی پێشکەوتوو وای نەکردو لە هەموو قوتابخانەیەکە کتێبخانەیەکە بێ و ئەو کتێبخانەیە کتێبی جۆر بە جۆری تیاابێ بۆ ئاستی خوێندنی هەمە ڕەنگ ئەو مامۆستایی کە مامۆسای زمانی دایکە زمانی کوردیە بتوانێت هەفتانە چالاکیەکە بێ کە خوێندکار یا قوتابی فێری خوێندنەوە بکە واتە ئێمە کولتوری خوێندنەوە لە ئەنجامی نەخوێندنەوەی دایک و باوکەکان و لە ئەنجامی نەبوونی سیاسەتێکی فەرهەنگی لەلایەن هەم وەزارەتی ڕۆشنبیری و هەم وەزارەتی پەروەردە و تەنانەت خوێندنی باڵاشەوە خوێندنەوە نەبووتە کولتور کە نەبووتە کولتور تەکنەلۆژیای زانیاریش هاتۆتە ئاراوە ئێستا زانیاریەکان بە خێراتر ئەداتە دەست خوێنەر وا دەکا مەسەلەن ئێستا تەنانەت دوای لێ هاتووە کتێبە هەرە شاکارەکانی دنیا کورتکراوەی هەیە ینی بۆتە مەسەن بە کورتکراوەی بۆ نمونە ئەگەر ڕۆمانی دیستۆفسکی بینی یا ڕۆمانەکانی هەر یەکێ لەو ڕۆمان نووسانە ئەگەر خۆی 500 لاپەڕێ بێ کراوەتە 20 لاپەڕە 30 لاپەڕە بەڵام لێرەدا ئەو کەسانی کە جۆگری ئەم جۆرە ڕۆمانانن یا خوێنەرین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان لەوە تێناگەن کە ڕۆمانەکە بۆ خۆی کۆمەڵی فەنتازیا و خەڵات و خەیاڵ و لایەنی هوەری گەورەی تایە کە هەستی هوەری و مرۆڤایەتی ئەو مرۆڤە بەرز دەکاتەوە بە خوێندنەوەی دەلاپەڕە بیت لاپەڕی ڕۆمانێ ناتوانێت ئەو ڕۆحیەتە هەمووی وەربگرێ کاکەڵکەوت ئەگەر بینەوە سەر پێشانگاکە لە پێشانگاکە ڕۆڕی ئەو خانە و ناوەندانە چۆن دەبینی کە تایبەتن بە بوارەکانی پەروەردەی منداڵ و یان زیاتر پەرە بەوایە کە منداڵان ئاشنای کتێب بکات چەند ناوەند تێدا بەشدار ناوەندەکەی ئێوە چۆن توانیوەتی هەماهەنگی پێشەنگاکە بێت ئێمە وەکو دەستگای چاپ و پەخشی سەردەم هەر لە کۆنەوە کتێبی هەمە ڕەنگمان هەبووە ئەگەر من بێمە سەر بوارەکەی خۆم لە بواری کتێبی گشتی بایەق بە فەلسەفە دەین بایەق بە مێژووە دەین بایەق بە فکر ئەدەین بایەق بە ئەدەبیات دەدەین بایەق بە تێکستەکان ئەدەین بایەق بە بیرەوەریەکان و مێژووی خۆمانە دەین لە هەموو بوارەکانە کتێبی گشتیمان هەیە بەڵام ئەگە بینە سەر بواری منداڵ ئێمە گۆڤاری منداڵی سەردەممان هەیە کە لە ساڵی 2006ەوە دەستی بە بڵاوکردنەوە کەوتووە و ئێستا ژمارە 165 لە ژێر دیزایندایە و ئەم گۆڤارە جاران هەموو مانگێ جارێ دەرەچوو و فرۆشی نزیکەی 4 بۆ 5,000 دانە بوو بەڵام ئێستا بە 2 مانگ جارێ دەرەچێ و ماوەیەکیش تقریبان 2 ساڵێ بە دیجیتال دەرچوو لەبەرەوەی پارەمان نەبوو بتوانین بە وەرەقە بیکەین و ئەم گۆڤارە جاران دەوری 62 لاپەڕە بوو ئێستا بۆتە تەنیا 40 لاپەڕە لەبەرەوەی تۆ بابەتەکان کەمەکەی تۆ بۆی لە ڕووی داراییەوە دەرەقەت بێ و بە سپاسەوە کاک فاروقی مەلا مستەفا سپۆنسەری ئێستا گۆڤارەکەی بۆ ماوەی 2 ساڵە بێ دەرەچێ بە 2 مانگ دارێدە بەڵام ئێمە گرفتێکمانەیە دوێنێ بۆیە من ناچار بووم بچم بۆ لای بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی پێی بڵم باشم گۆڤارە دەرەچێ و ئەساس و ئامانجی ئێمە بۆ ئەم گۆڤارە ئەوەیە کە منداڵ بیخوێنێتەوە یەگەرەمە نەچێتە قوتابخانەکان بتمان ئەوە من بۆ کاک عومەرم باس کرد ئەم گۆڤارە خۆی نزیکەی 850 دیناری تێچێ بە چاپ و ئێمە لە بازار بە هەزاری فرۆشین ئەو نیە نسبەتی بۆ یەخیتە سەر چکەکەی دیتەوە کتێب فرۆشەکانە بێ سەتیستی دابەزێنی وتمان ئێمە ئامادەین ئەم گۆڤارە بەرینە قوتابخانەکان بە 500 بیدەنە منداڵەکان یعنی واتە ئێمە لە هەر دانەیەەکە دەوری 850 دیناریش زەرەر بکەین
لەبەرەوەی کاکفاروقی سپۆنسەری دەکات بەس ئێمە وا بکەین خوێندنەوە بەوێ بە کولتور بە تایبەتی کە گۆڤارەکەی ئێمە ئەگەر حەزمە کرد ئێستا دانەیەکم پێ بووە بیخەمە ڕوو لە ڕووی کواڵەتیەوە ینی لە ڕووی لەبەرەوەی گۆڤاری وەرجێڕانە گۆڤارەکەی من نووسین نییە لە هەموو زمانەکانی دنیا بابەت وەرەگرین و ئەو ئێنین پاشێکەکەینەوە بە فۆتۆشۆپ و دوای تێکستی کوردی خەینە سەر و بە چاپێکی پرۆفشناڵی شابە ئەگەر بینە سەر ناوەڕۆکی ئەم گۆڤارە بۆ منە زۆر جار هەیە وەکو خۆش تاماژەت پێ کتێبەکانی دیکەش گۆڕانکاریان بەسەراتەوە بە پێی هەلومەرجی ئێستای خوێنەوە ناوەڕۆکی ئەم گۆڤارە خۆی لە چیا بینێتەوە تا چەند ئەگەر بە پێی زەمانەکان بگەڕێنەوە تا چەند دەتوانێتی گۆڕانکاری بەخۆوە ببینێت ئێمە بەر لەوەی ئەم قەیرانی داراییە دروست بێ و لە دوای ئەو قایرانش هەندێک کەس هەیە کەنەوەی ئەو سەردەمەی ئێمە کە خوێنەر بووە ینی کاڵی 2006 ینی لە 2000 لەدایک بووە یا لە کۆتایی نەوەتەکانە لەدایک بووە لە زۆر بوارە بینی و من یەکێک گوتوێتی مامەسازانی من بۆ گۆڤاری منداڵی سەردەمە پەروەردە بووم زۆر شتی بە سوودی تێدا ئێمە هەوڵمان داوە یەکەم ئەم گۆڤارە لە ڕووی جوان ناسیەوە گۆڤارێکی جوان بێ چکە منداڵ بە تاقی تەنیا وشەی ناوێ بەڵکو وێنەشی دەوێت ئەمە خاڵی زۆر کاریگەری خاڵی دوو هەم هەوڵ بین ئەم گۆڤارە بە دوور بێ لە ئامۆژگاریکردن ئامۆژگاریکردنی ڕاستە و خۆ لەبەرەوەی منداڵ دەتوانێت بە ئەزمون بە تەجروبەیەک بە چیرۆکێک هانی بدەی بۆ شتێک بەبێ ئەوەی تۆ پێی بڵێ ئەگەر ئەمە بکەی پاداش دەکرێت ئەگەر ئەمە نەکەی سزا ئەمە بکەمە پرسیارێک مامۆستاڵ کەوت ینی شێواز و سیاسەتی ئێوە لە کارکردن ئێوە بە ئاماجوا دەکەن کە تەنیا بابەتە وەرجێڕدراوەکان بێنن بابەتی دەرەوە بێنن یان نووسری ناوە خۆمان کەمە تایبەت بە بواری منداڵان بنووسی ئەمە هۆکارە ئێمە کە دەستمان پێ کرد تا نزیکەی ژمارە 1970 گۆڤارێک هەم نووسین بۆ وەرجێڕان بوو دوایی بۆمان دەرکەوت ئێمە دوو کێشەی گەورەمان هەیە یەکەم کێشەی ئێمە هونەرمەندی ئەنیمەیشنمان نییە تۆ چیرۆکی منداڵ کە حقایەتێکی دوو لاپەڕەی دروست دەکەی ئەبێ هونەرمەندێک هەبێ بتوانێت ئەو وێنانت بۆ بکێشێ بە شێوەیەکی پرۆفشناڵ ئێمە گۆڤارمان هەیە سە دەرەچێ و تەمەنی زۆر لە منداڵی سەردەمیش درێژترە بەڵام لە ڕێی جوانکاریەوە هیچ نییە یعنی لەبەرەوە ئەفرۆشیە چاپیش دەبێ بەڵام ئەو کاریگەریە دروست ناکا کە پێویستە دروستیکە ئێمە دوو گرفتمان لە بەردەسا بوو یەکەم هونەرمەندێکمان نەبوو کە بێ بە شێوەیەکی ئەنیمەیشنی پێشکەوتوی ئەم سەردەمە وێنە بۆ بابەتەکانمان بکە خاڵی دووەمیش ئەوەیە ئێمە نووسری بواری منداڵمان زۆر کەمە ینی بواری منداڵ ئەبێ خەڵکێکی هەرەوەنی لە زمانی کوردیا زیرە تایبەتمەند بێ خوێنەر بۆ سایکۆلۆژی منداڵ خۆی کۆمەڵناز بێ یا خۆی شارەزای بواری پەروەردە و دەروون ناسری بێ و ئێمە ئەمەمانەبوو بۆیە لە ژمارە 7 یا 8 بوو کرمان بە وەرجێڕان بۆ کرمان بە وەرجێڕان لەبەرەوەی وڵاتانی تر لە ئاسی پەروەردەیە پێشکەوتون ئەتوانین ئەزمموی ئەوان لە ڕێگەی وەرجێڕانەوە بجۆزینەوە دوو وێنەکان بۆ ئێمە ئاسانکاریە ئێمە وێنەکان وەرەگرین کە زۆر بە پرۆفشناڵانە دروست کراوە و ئێنین ئەیخێنە بەردەمی منداڵ گرفتی ئێمە ئەو سەردەمە بریتی بوو لەو دوو کێشەیە یەکەم کێشەی هونەری و دووەم کێشەی پەروەردەکاری اینجا با بێمە سەر ئەو خاڵە گۆڤارەکەی ئێمە جگە لەوەی ئامۆژگاری تیانە باوەڕی بە هیچ ئایدۆلۆژیا و عەقیدەیەک نییە ینی گۆڤارێک نییە بۆ نمونە بێ تەرویج بۆ بیر و باوەڕێکی ئاینی مەزهبی بکە یا تەرویج بۆ تێڕوانینێکی فەلسەفی دیاریکراو بکە وەک مرۆڤ ئێمە مامەڵە لەگەڵ منداڵ دەکەین وەک مرۆڤێ کە لە مرۆڤی گەورە کەمتر نییە بەڵکو پێویستی بە ئامراز و میکانیزمی خۆی هەیە کە لەگەڵ تەمەنەکەی بگونجێ بۆ ئێمە بتوانین زانیاری بدەینێ لەنا ئەو گۆڤارانە بەشێکی تیا جگە لە چیرۆکەکان ئەوەیە کە بابەتی هزریە تاوەکو منداڵان بۆ منە زیاتر هزریان پتەوتر بێت و زیرەکتر بن توی چت ئەنجام ناوە لەو یاریانە یاری هەزریەکان بەڵێ بەڵێ بێگومان بڵاو کراوە منداڵەکان هەندێک یاریە هەزریەکان وای لە هاتوو لە ڕۆژنامەکانیش بەشێکیان بە وابوو تەنانە هاانیانیانە ئەگەر بوو زانیا حەلی بکەیان بە جوانی ئەنجامن بیایەوە خڵاتانە کە شتێکی بەو جۆرە بەڵێ ئەوەشمان هەبوو ئێمە لە ناو گۆڤارەکەدا بەشمان کردو بە چەند بەشێکەوە یەک بەشێکی پەیوەندی بە فەنتازیای ئەدەبیەوە هەیە چۆن بتوانانی لە ڕێگەی چیرۆکەوە ئەو منداڵە بەریتە ناو فەزایەکی دیاریکراوە خاڵی دووەم تازەترین زانیاریەکانی سەردەم لە بواری زانستە چی ڕوو ئەدا لە بواری زانستە بە تایبەتی ڕۆژانشتی زانستەیە نەگانی بڵێ مانگانە اینجا خاڵێکی تر پەیوەندی بە لایەنی هەڵسوکەوتی منداڵەوە هەیە ینی
ئەتەکێتە جوانەکان بەها جوانەکان اینجا لەگەڵەوەشە ئەو لایەنی تایە و لایەنی ڕسمکردنیشی تایە تۆ هاانێ دێڵێ ئەمە ڕسمکە یا ئەم مەتەڵە هەڵبێنە تۆ دیاری مانگێکی گۆوارەکە وەربگرە بە دیاری یعنی ئێمە هەوڵمان داوە هەموو لایەنەکان کە منداڵ پێویستێتی گۆوارەکە بیگرێتەوە باشە مامۆستا لە ڕابردوو مێژووی ئەدەبیاتی منداڵان دەوڵەمەندە ینی گروگاڵی منداڵان هەبوو پێم وایە پەپولە هەبوو ئێستا بەراورد بە ڕابردوو پێ دوای پاشەکشە لە ئەدەبیاتی منداڵ دروست بووە ئەتوانین بڵێیت سەردەمی کۆن لەبەرەوەی زمانی کوردی بۆ خۆی ئالانگارێکی گەورەشی هەبوو ئەویژەوە بوو چۆن بتوانێت لە بەرامبەر زمانی عەرەبی خۆی ڕاگرێ ئێمە کوردستان ینی ئەو سەردەمە لە ژێر سای ڕژێمی بەعس و ئەو سەردەمە و تەعریب و ئەوانە بەشێکی زۆری ئەدیبەکانی ئێمە نووسەرەکانی ئێمە لەو سەردەمە لە بواری زمان و حتا لە زمانی پەروەردەیش ئەگەر چی زانست ئەو سەردەمە پێشکەوتوو نەبوو بە کواڵیتی تر بوو ینی واتە ئەتوانم بڵێم لە ڕووی هەم زمان هەم لە ڕووی داڕشتنی زمانەوانی ئێمە پاشەکشەمان کردو ڕاستی ئێستا ئێمە گۆواری زیاترمان هەیە یعنێگە دیقەت بێ لە بواری منداڵ لەوانەیە 5-6 گۆوارمان هەبێ وەکو عەدەد وەکو لە بادینان دەرەچێت لە هەولێر دەرەچێت لێرە مەسەرەن دەرەچێت بەڵام هەستەکەم ئەو کەسانی کە ئەیبەن بەڕێوە لەبەرەوەی بۆ خۆیان ڕۆژنامە نووسن زیاتر لەوەی پەروەردەکار بن یا شارەزای بواری پەروەردەیی بن وا دەکا هەستەکەم کواڵەتەکە بە ئاستی گەشەکردنی سەردەم نییە ینی سەردەمەکە بۆ نمونە لە بواری پەروەردەیی تۆ بەدەیان قوتابخانەی دەروون ناسی و کۆمەڵناسی و پەروەردەیی هەیە بەڵام تەماشاکەی ئەو بە هیچ سەردەمی هەفتا و هەشتاکان بابە دەخاتە بەردەمی منداڵ کە منداڵ گاڵتەی پێدێ منداڵ ئێستا ناتوانانی نە درۆی لەگەڵ بکەیت نەزانیاری هەڵی بدەیتێ نەزانیاریکی بدەیتێ بە کواڵەتی نەبێ بۆ چونکە ئەو لە ناو پادەکەیە پێش تۆ سێژ دەکات پێش تۆ ئاگاداری زۆر شتە لەوانەیە هەندێک لە منداڵەکانمان لەم یەک دوو ڕۆژەیە وازانم پێرێ بوو لەوەی هاودەم بووم هەردەم بووم ئەو مناسبەی گۆواری هەردەم مەسەن لەوێ ئەو دکتۆرەیە باسی کردیانی کێشەیەکی زانستی کۆمپیوتەری هەبووە کوڕەکەی کە تەمەنی 19 ساڵان بۆ هاتوو بۆی چارەسەر کردووە ئەمە بۆ بە نمونە ئەهێنی کاتیوە هاکە پرسیارم بۆ دروستە بێ براکانم 12 ساڵەوانن بۆوانەڵم کاری مۆنتاژی شەزانانی اینجا ئەم سەردەمە ئەبێ هەر گۆوارێ بێ حتا بەرنامە تەلەڤیزیۆنیەکانی منداڵ قایلکەر بێ بە منداڵ لە ئاسی زانستی گەشەکردوو بێ لە ئاستی کواڵەتی ناوەڕۆک ینی بە ئاستی عقلێتی ئەم سەردەمە بێ و بتوانێت شتێکی بداتێ سەرنجی ڕابکێشێ چونکە ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ئەپاد وەریەگرێ زۆر سەرنج ڕاکێشترە لەوەی کە ئەمە پێشکەشی جا من پرسێک لە دالیە بکەم مامۆستا بە ئیجازەی تۆ هەموو ئەو بابەتانی کە لە منداڵی خوێندیتەوە ئێستا باشتر لە هەزرت نەمایە لەوەی کە 2 ساڵ لەمە بەرخوێندیتەوە تەنانەت هاوکار بۆ بۆی کە تاکو ێسش من کتێبم خۆش زۆربەی بابەتەکانی ئێستا توانی بڵێ ئەزانی وەکو چی وایە وەکو خواردنی خێرا وایە خواردنی خێرا تۆی خۆی وەکو خواردنی جاران نیە مەسەن تۆچی کفتەیەکە دەخوارد تامی لە ناوزەم تێربوون ئەمیان تێربوون ئاخرەڵێم پەیوەندی ئەوی شەروایە وەکو خۆراکی خێرای لاتوێنی تۆچی لە مەکدۆناڵسێ یا لە هەر با بڵێن براندێک نانەخۆی ئەو کاتە تامی لەکەی بەڵام هەر چوویتە دەرەوە لە ڕێستۆرانتەکەت نەتامی ماوە نەچێژی ماوە نە کارێگەری ماوە تا چەند کاریگەریە یان ڕێنمایی تۆ با بڵێن بەم شێوازە بپرسم ڕێنمایی تۆ بۆ خانەوادە و دایک و باوکان چیە لەوەی کە لە منداڵیەوە خوێنەر دروستکەن چونکە دەگوترێت بە گەورەی خوێنەر دروست نابێ ئەگەر لە منداڵی پاشخانێکت نەبێت گرنگترین شت دایک و باوکەکان ئەوەیە ئەبێ وریای جگە لە خوێنەوە وریای دیاردەیە بن نابێ لەبەر سەرقاڵی خۆیان لەبەرەوەی لە ئیش دێنەوە ماندوون یا لەبەرەوەی خولیای تایبەتی خۆیان هەیە پێوەی سەرقاڵن وا بکەن منداڵەکانیان پادەکانیان ببێتە دایک و باوک و هاوڕێیان ئەمە مەترسێکی زۆر گەورەیە گەریم ڕۆهەز بە مەترسیەکەی نەکەین لە داهاتوویەکی نزیک 10 ساڵی داهاتووە ئەو کاتە بزانین چۆن ئەبێ بە دەیان کۆمەڵناس و دەروونناس و خەڵکی شارەزا بێ ئەم کێشەیە چارەسەرکە واتە یەکەمین شت ئەبێ ئاگایان لە منداڵەکانیان بێ کە لە ناو خێزانە دەبن ڕۆحی خێزان بوون بپارێزن ڕۆحی پەیوەندی کۆمەڵایەتی کاتی نانخواردن بە یەکەوە نەک منداڵدا بنیشە پادی بەدەستەوە نانەخوا یاخود هەر یەکە لە سوچێکا لە ماڵەکەدا دەنیشێ و خەریکی شتێکە بۆ خۆی بەوێ پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز بێ ئەمە یەکەم خاڵی دوو باوا بکەن منداڵ بە تاقی تەنیا لە قوتابخانە فێری پێداویستیەکانی عەقڵی خۆی نابێت واتە سەرچاوەی عەقڵ و زانین هەمە ڕەنگە
مەسا منداڵی ئەگەر فێری کتێب خوێنەوە بکرێت سوودی چیە لە ڕووی زانستی منداڵێ دێ کێشەیەکی ماتماتیکی حەلەکە یا دەرسێکی کۆمەڵایەتی کە بۆ ئەو زۆر قورسە باسی سەردەمی عەباسی و ئەمەوی و شەو و هەندێک دێ ڕووناوی تایە بۆ ئەو زۆر سێرەیە لە عەرەبیە باسی مبتەدا و خەبەر و ئەوە نییە کاتێب ئەمە خوێنی و ماندوو دەبێت ئەگەر بێت و بچێتە سەر کتێبێکی منداڵ تۆزێ مێشکی ڕیفرێش بکە یعنیەوە نیە ئارامی بکاتەوە ئەو کاتە بچێتە سەرساعیش باشترە بێ واتە دایک و باوکەکان ئەبێ هەوڵ بدەن منداڵەکان خوێنەر بێ نەک لە بەرەوەی ببن بە ڕووناکبیر نە بۆی ببن بە مرۆڤێکی هەمەلایەن و بتوانن سوود لە پێداویستی عەقڵی و دەرونی و زانستیەکان کەن بۆی پێی بچنە پێشەوە و بتوان لەگەڵ سەردەمەکە بگونجێ زۆر باشەوە ساڵکەوت ینی لێسا زین دایک و باوەکان وەکەوەی کە تۆش ئاماژەت پێە بەشێکی زۆریان لە کاردان ینی کەمترین کات خێزانەکان لە دەورێکتری کۆبنەوە ئەوەی کە گرنگە ئێستا ڕۆڵی ناوەندەکانە قوتابخانەکانە کە دەبینین ئێمە توانین بڵین لە باخچە و لە بەشەکانی دیکەشە بە هەمان شێوە هەیە تا چەندە گرنگانی لینکی ئێوە هەبێ وەکو ناوەندەکانی بڵاوکردنەوە لەگەڵ بەشەکانی دیکەی پرۆسەی خوێندنە وەکو پەروەردە ینی بەسەرجەم بەشەکانیانەوە تاکو بتوانێت جگەلەوەی کە ببوورە جگەلەوەی کە بۆ نموناڵین وەکو دەرزێکیش بخوێندرێت نەک تەنها لە ناو مەکتەبەکانە دابدرێت ئایا استراتیجی وەزارەتی پەروەردە لە هەموو وڵات ئەمە هەماهەنگیە ینی بەشێک لە ئەرکەکەش لەسەر ئێوە دەست پێەکە مەسەن بۆ نمونە لە بواری هاتوچوا کەسێکی شارەزام ئەگەر بێت و وەزارەتی ناوخۆ استراتیجێکی تۆکمەی نەبێ بۆ گەشە پێدانی هاتوچۆ من 20 ساڵیشە قسە دەکەم شوێن ناگرێ واتە تۆ لە بواری پەروەردەشا بێ وەزارەتی پەروەردە مرۆڤ بکاتە سێنتەری فەلسەفەی پەروەردە یعنی واتە پەروەردە بۆ ئەوە نەبێکێ بڕوا شەهادە بەدەستبێنێ پەروەردە بۆ ئەوە بێ مرۆڤێکی کامەڵ دروستکە زۆر باشەکانە خۆش بێ مامۆستا دیارە پرۆسەیەکی گرنگە کە زیاتر هەڵەگرێ قسەی لەسەرکەین بێگومانێ مەش لە دەرفەتی ترە ئەمانەیە زیات لەسرم بابەتە بۆسین سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئێوەش دالێ بابەتێکی ترمان هەیە هونەر دەیکەنێ لینکێک پەیوەنددار بە ئەدەب توانای گەنجانی کورد دەرهێنەرانی کورد هەر ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچێت بۆیە پێم وایە فیلمێک لەسەر مووسڵ دەراتەوە بەشداری لە چەندین فیستیڤاڵی نێودەوڵەتی کردووە با ببینی دەگێڕێتەوە کە دوای ساڵانێک لە جەنگ تەنها خەم و تەنهایی و ماڵوێرانی تێدا بژێمەوە ئەوەی جێ سەرنجە فیلمەکە شێوازی دروستکردنی فیلمەکە شێوازێکی نایبە نە شێوازێکی وەکو مینستریم کە پێی دەڵێن کە کراوە پێشی ئێستا ئەمەش وەکو مجازەفەیەکە هەندێک جاکە شتێکی نوێ بەکاردێنی یان فیلم بە ڕێگایەکی نوێ دروست دەکەی کە زۆر زەحمەتە چونکە بە میلیۆنەها فیلم دروستکراون تا ئێستا و هەموو شێوازێک دروستکراوە بەس کە شێوازێکی وا نائب دروست دەکەی و سەر دەگرێتن ئەوە سەرکەوتنە ئەم فیلمە ئەو سەرکەوتنەوەی بەدەستهێناوە لەبەرەوەی بەو ڕێیەوە بۆ چوو کاریگەریەکانی جەنگ نیشان دەدات لە سەرتاک کە جیا لە دەدەستدانی هەموو شتێک دڵخۆشی و دەروونێکی ئارام لە مرۆڤ دەسێنێتەوە ئیشکردنە لەسەر ئاسەواری جەنگ بە تایبەتی ئەو جەنگی کە داعش هێنایە ئەم ناوچەیەوە دویش قسەکردن بوو لە یاخود هەڵماندا ئەوەی پیشان بدەین کە سەرباری هەموو نەهامەتێک سەرباری هەموو دەردەسەریەک ئینسان بەردەوام ئیرادەی هەیە و بەردەوام بێ هیوانیەوە ئەتوانێت بڕۆنێتە داهاتوو لە هەمان کاتیشە فیلمەکەش کۆمەڵێک با بڵێن ڕەهەندی فکری فەلسەفی هەبوو بابەتی مێژووی بوو بابەتی هەمە چەشنە و ژیانی پێکەوەی مووسڵ و زۆر شتی تریتیا بەدیەکرا ئامانجەکەش ئەوە بکە هیوایەک ببەخشی و دیوە شاراوەکانی ئەو شارە بە جیهان بناسرێت لەلایەن دەرهێنەرێکی کوردەوە کاری دەرهێنانی بۆ کراوە لە چەندین وڵاتی جیاجیان نمایشکراوە توانوێتی پەیامی ئاشتی و ئازاری خەڵکی و شارە بە جیهان نیشان بدات کە سەرەڕای جەنگ و وێرانکاری مووسڵ هەر نیشتیمانە و ناتوانن لە زێدی خۆیان جیا ببنەوە
بەرهەمێنانی ئەم جۆرە فیلمانە کاریگەری گەورە لەسەر شێوازی نیشاندانی شوناس و چیرۆکە ڕاستەقینەکانی نێو ئاسەواری جەنگ نیشان دەدات کە زیاتر هانی گەنجانمان دەدات پشت ببەستن بە چیرۆکە ڕاستەقینەکان و بیرۆکەی نوێ بۆ بەرهەمهێنانی فیلم بدۆزنەوە. نیان بارزان، کوردستان 24 هەولێر. هە لە ناو پێشەنگاکە بە بەشداری یەکێ لە ڕێخەرەکان کە ساڵانە ئەمان وەکو خۆیان وەکو دەستگا و چاپ و پەشی ئەتلەس بەشداریان کردو ڕێکیان خستۆ کاک حەسەن ڕەحیممان لەگەڵ دەبێت بۆ ئەوەی کە زانیاری زیاتی لەسەر ئاستی ئەو خانانەی کە لە ئاستی عێراق و هەروە وڵاتانی دیکە بەشداریان کردو زیاتر گفتوگۆ دەکەین و شەشەمین فستیڤالەکە تا چەندە گۆڕانکاری کردووە لەسەر ئاستی ساڵانی دیکە و چ جیاوازێک هەیە لە نێوان ساڵانی ڕابردوو ئەم ساڵدا. مامۆستا حەسەن بیانیت باش بەخێر بێ. ژیانت باش، ئێوە بەخێر بن بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. هەندێک بۆمان باس لەو وڵاتانە بکە کە بەشداریان کردووە و چەند کتێبخانە و چاپخانەی کوردی بەشدارن بە کورتی بۆمان باس بکەیت. ئەو جیاوازیش چییە توانین باسی بکەین کە لە شەشەمین خولاهەی بووە لە چاو ساڵانی دیکە جیاواز بووە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە بەخێر بێن بۆ شەشەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. دیارە کۆمەڵێک جیاوازی هەیە، بەڵام پێشەوەی کە باسی جیاوازیەکان بکەین ساڵانە ئێمە لەگەڵ هەموو ناوەندەکانی جیهان لەسەر خەتین، لەگەڵ هەموو وڵاتان لەسەر خەتین بۆ ئەوەی ینی هەر ڕێخستنی هەر پێشانگایەک لە 6 مانگ پێش ئەوە ئێمە لە پەیوەندی دابین، چونکە لە وڵاتانی دراوسێ و لە زۆربەی هەرە زۆری وڵاتان هەموو ساڵێک پێشانگا هەیە، بۆیە ئەمانە هەمویان ئەو ناوەندانی کە دەیانەوێت لە پێشانگاکان بەشدار بن هەموو ناوەندەکانی هەموو وڵاتێک نییە، نخبەن ئەوانەی کە ئەیانەوێت لە پێشانگاکان بەشدار بن، بۆیە ئەوەندە پێشانگاکان لەم کات و ساتانەیە لە ساڵانە زۆر تەعارض ئەکەن، تێکەڵبوونێک هەیە لە پێشانگاکانە، بۆیە ئەوە کە تۆ لە هەموو وڵاتێکەوە بتانی چەند ناوەندێکی معروف و بەناوبانگ داوەتکەی و بانگشتکەی بۆ بەشداریکردن لە پێشانگایکی نێودەوڵەتی تازە لەدایک بوو کە ئەتوانین بڵین خولی شەشەمێتی لە چاو وڵاتانەوە کە خولی 70 و 80 و 30 و چلیەتی کارێکی سەختە، بۆیە لە 6 مانگ پێش ئەوە ئێمە کار بۆ ئەو ئەکەین لە وڵاتانەوە بتوانین ئەوە دەدەن هیچ ناوەندێک زیاتر بکەن لە وڵاتانیەوە بەدڵنیاییەوە ئێمە ئەو ناوەندانەی کە مەبەستمانە و ئامانجمانە بێن لە پایتەختی ڕۆشنبیری بەشدار بن ئەوفەری تایبەتیان دەدەینێ، ڕێ ئاسانکاری تایبەتیان بۆ دەکەین بۆی کە بێن لەم پێشانگایە بەشدار بن، بەڵام هەتا ئێستا لەبەر ئەوەی کە هەموو ئەوانە هاوکات ینی هاوکات لەگەڵ پێشانگاکەی ئێمە لە چەند وڵاتی دیکەش پێشانگا هەیە نەمانتوانیوە زۆرێکیان قەنەعەت پێ بکەین، بەڵام ساڵانە لەم ناوەندانە زیاد دەکات، ینی دێنە ناو پێشانگاکەوە زۆر جار کە لە ڕێی نوێنەرەکانیانەوە دێن بەشداری دەکەن، دوجار فیدباچێک کە وەری ئەگرن هاندەرە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ ساڵانی داهاتی وڵاتە عەرەبیەکانن زیاتر یان وڵاتانی دیکەش؟ ئێمە لە ئاستی وڵاتە عەرەبیەکانە زیاتر تا ئێستا بەشدار بوومان هەیە، بەڵام لە ئاستی وڵاتانی ئەوروپی و وڵاتانی وەکو ئەمریکا و وڵاتانی دیکەدا هەوڵی زۆرمان داوە، بەس زیاتر لە ڕێی نوێنەرەکانیانەوە دێن بەشدار دەبن. ناوی وڵاتانە توانین بزانین؟ ئەو وڵاتانە وڵاتانی عەرەبی دەوروبەرمان زۆربەی هەرە زۆریان لێرە بەشدارن، ئەگەر بە ناو بمانەوێ بیڵێین لەوانەیە چەند ناوێکم لە یاد بچێت ئێستا، بەڵام وەکو وڵاتانی ئیمارات و عەرەبستان و ناوەندە کوردیەکان چی؟ هەموو ئەوانی لە شار و شارۆچکەکانن ئەمان ناوەندە کوردیەکان ئێمە لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئۆفەری تایبەت ئەدەین بۆ ئەوەی کە ناوەندە کوردیەکان بێن لەم پێشانگایە بەشدار بن، چونکە سلێمانی هەمویان بە مڵکی خۆیانی دەزان و ئێمەش بە ماڵی هەمووانی دەزانین، بۆیە بەڵێ ئاسانکاریان بۆ دەکەین لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەشدار بوومان هەیە و ساڵانە بە شێوەیەکی زۆر باش بەشداری دەکەن. باش ئەگەر بینە سەر ئەو بابەتەکە کاتێ باسی کتێب بکەین، بابەتێکی زۆر کولتوریە، تا چەندە بۆ منەوە مرجتان داناوە بۆ ئەو خانانەی کە لە دەرەوەی عێراق بەشداریان کردووە، بۆ منە بابەتەکانتان هەڵچنیوە تاواکو بزانین بۆ منەوە کتێبانەی کە هێنە ناو ئەم پێشانگایە کاریگەری نابێت لەسەر کولتوری کورد؟ ئێمە لەو گرێبەستەی کە لەگەڵ ناوەندەکان دەیکەین کە دێن لێرە بەشدار دەبن بە کوردی و بە بیانیەوە، ئەو خاڵێکمان هەیە کە ئەو خاڵە پابندیان دەکا بەوەی کە ئەو کتێبانەی دەیهێنن لێرە دەیفرۆشن ئەبێ ینی دژ نەبێ بە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان و عێراق و هەروەها بە کەلتور و
بە کەلتور و هەموو ڕەوشت و ئەخلاقی کۆمەڵگەی ئێمە ئەوانیش بە سپاسەوە تا ئێستا زۆرتر ڕعایەتی ئەو مەرجیان مامۆستا حەسەن بە تایبەت لە دوای ساڵی 2014 و سەرهەڵدانی گروپی داعش و ئەمانە هەندێک سانسۆر زیاتر بوو تایبەت بە کتێبە توندڕەوە ئاینیەکان ئێوە لێرە تا چەند گرنگی بەم خاڵە دەدەن ئەوەش یەکێکی ترە یەکێکی ترە لەو خاڵانی کە لە گرێبستی نێوانماندا هەیە کە بە هیچ جۆرە ڕێگە بە ئەو کتێب و بڵاوکراوانە نادرێت کە هاندەرە بۆ توندوتیژی ئاینی و ڕەگەسپەرستی و هەر بابەتێکی دیکە و ئەگەر بێت و لە ناوەندێکا شتێکی وا هەبێت تەنها یەکجار وەکو بڵێ بە غەرامەی مادی لەوانەیە بۆ ساڵێکی تر ئیتر ڕێگەی پێنادرێ بەشداری بکە لە پێشانگای ڕابردووام کەیسانە هەبوو لە ناو پێشانگای زۆر بە کەمی ئەوانش کە بووە کتێبەکانیان دەستی بەسەرا گیراوە چونکە ئێرە پێشانگای سلێمانی لەژێر چاودێری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕێوە ئەچێوە لیژنەیان هەیە دێن دەگەڕێن ئەو لیژنەش بۆ هەر ماوەی 10 ڕۆژ و 11 ڕۆژەکە لەگەڵمانە خۆیان بە وردی ناوەندەکان دەگەڕێن و هەر بابەتێکی لەو بابەتە هەبێت دەستی بەسەردا دەگرن. مامۆستا حەسەن ناوەندەکان هیچ ئامارێکتان پێدەدەن ساڵانە بە نزیکەی چەند کتێبی نوێ بەرهەمی نوێ لە پێشەنگاکان نمایش دەکرێن؟ بەڵێ بەدڵنیاییەوە ینی خۆشبەختانە ئەم ساڵ زۆرترین کتێبی تازە زۆرترین کتێبی نوێ لە پێشەنگاکەدا هەیە کە بە ئامارێک کە خۆیان داویانە بە بەشی زانیاری ئێمە زیاتر لە 2000 کتێب 2000 ناونیشانی کتێبی نوێ هاتوتەم پێشانگایەوە ئەمە لە کاتێکایە کە پێشانگاکە زیاتر لە 9 ملیۆن کتێب تیا داخڵ کراوە و زیاتر لە 40,000 ناونیشانی تێدایە ئەم پێشانگایە. باشە بینە سەر لانی پەروەردەیەکە پێشتر میوانێکی تایبەتمانە بوو زیاتر قسەی لەسەر ئەو بابەتانەکە کە پەیوەندی بە بابەتی مناڵانەوە هەیە ساڵانە ئەمە شەبینین کە ڕێژەیەکی بەرچاو لەوانەی کە بەشداری ناو پێشەنگاکەکە مناڵن و قوتابخانەکانن ئەم ساڵ تا چەندە ڕەچاوی ئەوە کراوە کە زیاتر ڕێژەی ئەو خانانە زیاد بکرێت کە تایبەتن بڵاوکراوەی مڵاڵان. ئێمە هەر لە میانەی ئەو گۆڕانکاریانەی کە لە پێشەنگای ئەم ساڵدا کردومانە لەگەڵ پێشەنگاکانی دیکە ئەوەیە کاتێک کە ئێمە دەچین لەگەڵ دەستگایەک لەگەڵ ناوەندێک یا لەگەڵ هەر ڕێکخراوێکە قسە دەکەین لە دەرەوەی وڵات کە بێن بە شێوەیەکی پاڤیۆنی کە شوێنێکی تایبەت هەبێ بە چالاکی مناڵان کتێبی مناڵان بە هەر بابەتێک کە تایبەت بێ بە مناڵانەوە ئەوان سەیری فیدباکی ڕابردوو ئەکەن بزانن ڕابردوو چ شوێنێکی واتان هەبووە بزانن نەتیجەی چیە مناڵان لێرە چەنە تامەزرۆی ئەم بابەتەن بۆ ئەم بابەتە ئێمە ئەم ساڵ هۆڵێکمان جیا کردوەوە هۆڵەکە بە ڕازاندنەوەیکی تایبەت لەلایەنێکی لە ڕێکخراوەکانەوە کە ڕێکخراوێکی بیانیە و لە هەولێرەوە بانگشتمان کردووە هاتووە هۆڵەکەی ڕازاندۆتەوە بە ئەو یاریە سەرنجڕاکێشانەی کە بە تایبەتە بە مناڵان و تازە پێگەیشتوان و ئەو کتێبانەی کە تایبەتە بە مناڵان ئەمە بۆ ئەوەی کە بچێتە ناو CV پێشانگاکەەوە و لە ساڵانی داهاتووە بتوانین زیاتر لەو ڕێکخراوانەی کە لە دەرەوە دێن هان بدەین بۆ ئەوەی کە بێن لە بواری کتێبی مناڵان و بابەتی مناڵانە بەشداری بکەن. مامۆستا خاڵێکی گرنگی پێشەنگاکان بەردەوام ئەوەی کە هەیە دالیاوەیە کە چەند پانێڵ و سیمینار و ئەو بابەتانە لە پێشەنگاکان هەیە ئەمە جووا دەکە خەڵکێکی زۆر کۆ بکاتەوە کەسی بە توانای قسەکەری تازە هەموو ئاشنایەتی لەگەڵ خوێنەر لەگەڵ خەڵک دروست بکە ئەو کەسانە چین کە دێن پانێڵ دەکەن لە پێشەنگاکەیە. سلێمانی بەگشتی سەکۆی ڕۆشنبیران و نووسەران و ڕووناکبیرانە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبیش کە ئەمیش وەکو بڵێ ئەتوانین بڵین یەکێکی ترە لە دەستکەوتە زۆر گرنگەکان بۆ شاری سلێمانی کە لە پایتەختی ڕۆشنبیریە ساڵانە لەلایەن دەستگا و چاپی پەخشی ئەتڵەسەوە ئەکرێتەوە سەکۆیەکمان تایبەت کردووە بۆ نووسەران بۆ ئەو کەسانەی کە خاوەنی قەڵەمن کە لەویا بتوانن چالاکیەکانی خۆیان یاخود خوێندنەوە بۆ کتێبەکانیان ئیمزا لەسەر کتێبەکانیان و مناقەشەی کتێبەکانیان لەو سەکۆیە بکەن کە تایبەتە بە خۆیان و لەسەر ڕای ئەوەش سەکۆیەکی ترمان هەیە ستەیجێکی سەرەکیمان هەیە کە ئەم ستەیجە ڕۆژانە زیاتر لە 2 پانێڵ و کۆنفرانسی تیا دەبێت کە ئەمەش هەمووی ئەو ئوستاز و دکتۆرانن کە لە زانکۆکانن و خۆشبەختانە ئەم ساڵ زانکۆی دایک زانکۆی سلێمانی لە پێشانگاکەدا بەشدارە زانکۆی ئەمریکی بەشدارە زانکۆی کۆمار بەشدارە چەند زانکۆیەک بە میوانی دێن سەردانەکەن لەوانە زانکۆی سنە زانکۆی تاران زانکۆی
هەولێر و شوێنەکانی دیکە دێن لێرە لەو پانێڵ و بیتوبیانە بەشدار ئەبن و زۆرێک لە نووسەر و ڕووناک بیرە بەناوبانگەکان ئەم ساڵ ینی هەر دە ڕۆژەکە پڕ بۆتەوە لەوەی کە لانی کەم هەر ڕۆژی دوو پانێڵ و پەنەڵیتیا بەردەوام دەبێت. باشە جگە لە پانێڵ و سیمینارەکان ئەو چالاکیانەی تر چییە کە ئەنجامەدرێت؟ چالاکی کەلتوریمان هەیە، چالاکی چیرۆک و شعر خوێندنەوەمان هەیە، چالاکی گۆرانی وتن ئەو بابەتانەمان هەیە و هەر چالاکێکی تریش کە پێشنیار بکرێت ئێمە ئاکار ئاسانی ئەەکەین بۆ ئەوەی کە بتوانین پێشانگاکە لە کتێب فرۆشیەوە بگۆڕین بۆ کەرنەڤاڵ و شوێنی چالاکیە جۆرا و جۆرەکان. باشە مامۆستا ئەمن دالێ زۆر سەرنجم لە پێشەنگاکان لێک خاڵ هەیە من بۆ پێی بە خۆم ڕۆژنامە نووسی وەرزشیشم کتێب بەرهەمی وەرزشی لە زۆر کەمە ئەمە پەیوەندی بە ناوەندەکانی هەیە نووسری وەرزشی کەممان هەیە ئەتوانین بڵین وەرجێڕدراو هەیە پەیوەندی بە سێ کوچکەیەکەوە هەیە یەکێک بەوەی کە لە ڕاستیە وایە نووسەر و وەرجێڕی کتێبی وەرزشی کەمە هەتا ئێستا لە زمانەکانی دیکەوە بۆ زمانی کوردی یەک دوو ناوەندەکانیش لەبەر ئەوەی کە وەرزشەوانەکان کەمتر هەتا ئێستاش نەبووتە کەلتور کە هەموو هەر کەسێ وەرزشەوانە لە بواری وەرزشیە بڕۆ کتێب خوێنێتەوە فرۆشیان نییە بۆی ناوەندەکانیش گرنگی پێنادەن لەلایەکی دیکەیشەوە ئێشتا وەکو پێویست لەسەری کار نەکراوە ئێمە ساڵانە هەر پێشنیار ئێستاوی جەنابەت دیترەبێ بۆ ئێمە ئەبێ بە پێشنیارێک کە بە ئیشی لەسەر بکەین ئەبێ کتێبی وەرزشی بێنین ئێستا زۆرمان خستۆتە سەر بابەتی مناڵان و تازە پێگەیشتوان ساڵێکی دیکە ئەبێ بابەتی وەرزشیش گرنگی پێ باشە هاکاریانی تۆ بەس کتێبی وەرزشی خوێنیتەوە نانەبێگومان بەس کتێبی وەرزشی ناخوێنەوە من وەکو ڕۆژنامە نووس هەموو کتێبێک دەخوێنمەوە هەر بۆ خۆم وەکو سەلیقە و حەز چونکە لە منداڵی من لەگەڵ کتێب گەورە بوومە بەڵام وەکو ڕۆژنامە نووسی وەرزشی حەقی خۆمەوە پرسیارە بکەم گەر بەمە سەرەوەی لێ پرسم کتابی دڵخوازی تۆ چییە؟ چ کتێبێکم بۆ دیارەکە ینی پێشنیاری منەکەی بۆ چ کتێبێک؟ کەس بۆ کەس جیاوازە بابەتە فەلسەفەیەکان ڕەنگە هەندێک قوڵتر بێ پێویستی بەو خوێنەرانە هەبێت کە زۆر تایبەتمەند و ڕژدن لە خوێندنەوە بەڵام من خۆم خوێنەری ڕۆمانم ئێستا لا هزار وەکو ئەوەی کە پرسیارم لە مامۆستای پێشووتر مامۆستاڵ کەوت کرد من تۆزێک لە کتێبی لە مسکراو دوورکەوتمەوە خەریکم لە ڕێگەی ئەپلیکیشنەوە گوێ دەگرم ئەو هاندێکی زۆر باشە جارێکی دیکە ئاشنام کاتوە لەگەڵ خوێندنەوە تۆ چی؟ منی حەزم لە ڕۆمان و فەلسەفەیە بەس باوەی تۆ بکەمە پرسیار لەسەرەوەی تا چەندە هەڵدراوە کتێبە ئەلکترۆنیەکانیش لێرە بەشداری پێ بکرێت ئێمە ساڵی پار لەگەڵ ئەو ئەتوانین بڵین ڕێکخراوێکە یاخود با بڵین دامەزراوەیەکی نوێیە لەسەر ئەو بوارە کار دەکا کتێبی ئەلکترۆنی بەخوێندنەوە ئەوە تۆمار دەکا ئێمە ساڵی پار بە شێوەی فری شوێنمان پێدان بۆی بەشدار بن و خەڵک سوود وەرگێ لەو ڕێکارە چونکە بەڕاستی ئەمڕۆ هەمومان ئەزانین کات زۆر چڕ بۆتەوە بەش ناکە ئینسان کاتێک کە لە شۆفێری ئەکا ئەتوانێت کتێب خوێنێتەوە لەو ڕێگەیەوە بۆیە ئەم ساڵیش پێم وایە لێرە بەشدارن و ئەو ڕێگەیمان جگەلەوە هاکار تۆ ببوورە شتێکی گرنگێ لە لای من کردە پرسیار ئەی شەوەیە جگەل لەوەی کە لە کەسانی دیکە وەکو خاوەن پێداویستەکان ئایا نابیناکان کەسانی دیکاتوانە ناوان پێشەنگە بەشداری پێنجکامانیش دیارەکە خۆیان هەر ناوەندێکی گرنگیان هەیە کە کتێبی دەنگی لێرە تا چەندە ڕەچاوی و کەسانی دیکە کراوەکو نابیناکان لێرە سوودمەند بن هەموو ئەوانەی کە ئێوە باسی ئەەکەن ئەکرێ بۆ ئێمە ببنە داهێنان بۆ ئێمە ببنە جێی تەرچیز کە وەکو زانیاریە گیانبینین چەندین ناوەندی شەیە کە لە ناو کتێبخانەکان تەنانە لە ناو کتێبخانەی گشتیشە کتێبی دەنگی دەردەکەن بۆ نابیناکان ینی خۆشیان هەوڵێکی گرنگیانەیە کە ئەکرێ لێرەوە دەستخۆشیان لەکەین بەڕاستی کە نابیناکان ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە دروستکردنی کتێبی دەنگی کە چەندین کەسیشیتیا ئەمانە هەر بەخۆ بەخشش کار دەکەن ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە بەڕاستی جێی دەستخۆشیە و ئێمە وەکو ڕێکخەری پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبکار ئاسانی ئەەکەین بۆ هەر کەسێک بۆ هەر ڕێکارێک بۆ هەر کەسێک کە هەر ڕێکارێک ئەگرێتە بەر بۆ گەڕانەوەی کتێب بۆ ناو ژیانی مرۆڤەکان بۆ ناو ژیانی کۆمەڵگەی ئێمە جا هەر کەسێک لە هەر بوارێکەوە لەو بوارانە ئیش پا ئێمە کار ئاسانی بۆ ئەوکەین و هەوڵە دەین کە یارمەتی بدەین. مامۆستا حەسەن دالێ پرسیارێکی کرد تایبەت بەوەی لە چ بوارێک کتێب دەخوێنیەوە بەڵام خوێنەران بەگشتی با باسی ساڵی ڕابردوو بکەین لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب
چ بوارێک زۆرترین کتێبی تێدا فرۆشرا؟ ئەزانی ئێمە ئامار هەیە لای ئێوە؟ هەڵکەوتەی جغرافی ئێمە و هەروەها کەلتوری وڵاتی ئێمە خۆی وازەحە. ئێمە لەوانەیە ئەم پرسیارە هەنی هەموو کەناڵەکان ئەم پرسیارە ئەکەن ئایا چ کتێبێک زۆر دەفرۆشتێ. بەڕاستی پێوەرمان بۆ زۆر فرۆشتنی کتێب ئەبێ ئێمە بزانین. ینی ئێستا تۆ لە من بپرسی بە شێوەیەکی گشتی چ کتێبی زۆر دەفرۆشێ ناچارم بە تۆ بڵم کتێبە ئاینیەکان. بۆچی؟ چونکە زۆربەی زۆری خەڵکی ئێمە خەڵکێکی ئاینیە. بەڵام لەو لایشەوە کاتێک کە کتێبی علمی، کتێبێکی فەلسەفی، کتێبێکی شعری وە کتێبێکی دیکە دەفرۆشتێ بە ڕێژەیەکی بۆ نمونە ئەگەر لە بەرامبەر هەشتای کتێبە ئاینەکان 120 کتێبی فەلسەفی بفرۆشێ کەواتە جێی دڵخۆشیە، چونکە هەموو خەڵکی فەیلسوف نییە، فەلسەفە ناخوێنێتەوە. بەڵام ئەوەش کە قورئان ناخوێنێتەوە قورئانێک لە ماڵەکەیدا هەر هەیە. بۆیە ئەوە واقعە. بەڵام ئەوەی کە ئێمە بەرچاومان ئەکەوێت گەنجەکانمان زۆر ڕویان کردوتە خوێندنەوەی کتێبی ئینگلیزی و کتێبی فارسی، فەڕەنسی، حتا کتێبی هندیش لێرە دەفرۆشرێ. ینی گەنجەکانمان زۆر بە شوێن شتی تازەوەن، بە شوێن خوێندنەوەی تازەوەن. بۆیە ئەو کتێبی ڕۆمان و چیرۆک و شعر زۆر لێرە هینی هەیە. کاک حەسەن ئەمە بیکەمە پرسیار کە ساڵانە کە ئێمە بەشداریمان کردو ڕای زۆربەی ناوەندەکانی دیکەمان وەرگرتووە باسییان لەوە کە لێرە لەناو ئەم پێشەنگای نێودەوڵەتی کتێب تەوازنیان نییە لەسەرەوەی کایان نابیندرێت، لەسەرەوەی زۆرترین ئەو خانانەی بەشداریان کردو ئەو خانانن کە لە ئاستی بابەتە مەسەبیەکانە بەرهەم مەکانیان بڵاو دەکەنەوە. ئەمەش وای یانی بۆ پرسیار ئایا ئەم پێشەنگایە ئاراستەکراوە یاخود نا؟ پێشەنگای سلێمانی سەکۆیەکە. پێشەنگای سلێمانی ئەتوانین بڵین ئەو شوێنەیە کە هەموو ئاین و ئاینزاکان و هەموو کەلتورەکان تایە ئازادن. بەڵام لە ڕاستیە ئەوەش هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو حاڵەتەی کە پێشتر باسم کرد. هەموو کتێبیش دیسان و بازاری خۆی هەیە، بازاریشتی عەرز و تەڵەبە. یعنی تەڵەب لەسەر چی هەیە زیاتر ناوەندەکانی برەو ئەدەن بەو شتە چونکە هاتون قازانج بکەن، دوجار ئەبێ شتێک بێنن کە بۆیان بفرۆشە و قازانجی لێ بکەن. بەڵام لەگەڵ ئەوە شاخۆ چاوی میدیاکارەکان وابزانم لە چاوی هەمومان تیشترە لەم بوارەیە. ئەتوانن بە ڕێپۆرتاژێک دەریخەن کە بزانن ئاەت ئەم تەوازنە ڕاگیراوە یان زۆربەی هەر زۆری ناوەندەکان کە ئێستا هیچ شتێک ئێمە ڕەت ناکەینەوە، تەنها ئەو خاڵانەی کە بە یاسا ڕەت کراوەتەوە ئێمە ڕەت دەکەینەوە. ئەگەنان لێرە چۆن قورئان ئەفرۆشێ ئاوا ئینجیلیش بە بەرامبەر ئەدرێ بە خەڵکی و ڕێشی لێ ناگرین. ئاوا کتێبی هەر ئاینزایەکی تر ئاینێکی تر لێرە ئەدرێ بە خەڵکی و هیچ ڕێگرێکیش نییە لێ. یەکشت بڵێم دالی وەکو دوا پرسیار ئێمە ناومێد نەبین لە کەمبوونەوەی خوێنەر، چونکە ئەم قسە زۆر دەکرێت بەتایبەت لەم چەند ساڵی کۆتایی دەگوترێ بەهۆی تەکنەلۆژیا و بەهۆی تێکەڵبوون بە سۆشیال میدیا و بەهۆی سەرقاڵی و هەموو ئەم بابەتانە خوێنەر زۆر کەم بووە. ناومێد نەبین نە بە دڵنیاییەوە چەند سعاتێکی تر لەوە تێدەگەین کە ناومێدی بین یان ناومێد نەبین. دەبینی بە لێشا و چۆن خەڵکی دێت بەرەو کتێب. ینی ئەمە جێی دڵخۆشیە، ینی خەڵکێکی زۆر هەواداری کتێب هەیە. کتێب بەدیلی نییە، یعنی بەم هەموو تەکنۆلۆژیا و پێشکەوتنەوە کتێب تا ئێستا بەدیلی نییە. ئەمە نەک هەر لێرە لە وڵاتی پێشکەوتەکانیش وایە. وڵاتی چووکو ئەڵمانیا ئەم ساڵ خولی 76 بەڕێوە چوو. یعنی بڕۆرە ئەوێ گەنجەکانیان لە ئێمە زیاتر تامەزرۆی کتێبن. بۆیە خۆشبەختانە دڵخۆشین بەوەی کە خەڵکی ئێمە خوێنەری کتێبە و عاشقی کتێبە. زۆر سپاس کە لەگەڵمانە بووی. سپاس بۆمەوە زانیاریانی کە پێداین بە بینەرانی کوردستان 24. کۆتایی پێمێنە باش شتێک لێ پرسین یەکەم کتێب کە لە خیاڵ ماوێ کامە کتێبووە؟ من زیاتر ڕۆمانە خوێنمەوە. یەکەمین کتێب کە خوێندیشمەوانێ ئێوارەی پەروانە بوو کە توانی ڕۆیای من زۆر بەڵێ بگۆڕێت. لێرە شەوانە ئەمەوێ بە یەکەم کتێب کە خوێنمەوە ڕۆمانی بێسەرپەرشتان بوو. منش خوێندوومە. ئەمە یەکەم کتێب بوو ئەو کات لە تەمەنی 13 ساڵی و 4 ئێمەش تقریبا هەر کاتە دەستم پێ کرد. طبعاً بێسەرپەرشتان من کە دەستم کرد بە خوێندنەوە نەش خەوتم تا تەواوم کرد. هەروایە جێ لە پیاوم لە دوو شەوە ینی هۆگربوونێکی تایبەتە بوو بۆ کتێبە و کاتەکە ئەمان خوێندەوەی تر تەواو هۆگری و کتێبە بووین هۆگری چیرۆکەکەیە بووینە بۆیە مانزانیا چیە بێ و چی نابێت تا تەواو یەکەی وازمان لێ نایەنە. مامۆستا زۆر سپاس.
ئاماژە بێ خاڵی دیکەش بەم کە دیارە لەناو ئەم پێشەنگایە ئەوە لە بەرچاو گیراوە کە بارودۆخی خوێنەران لە بەرچاو گیراوە ئەوەشەوەی وای کردو کە زۆربەی خانەکان ڕێژەی داشکاندنیان کردووە کە ئەمەش جێگای دڵخۆشیە کە ساڵانە سەرجەم خانەکانی کە بەشدار بوون بە تایبەتیوانەی بەرهەمی کوردیانەیە ڕێژەیەکی بەرچاو داشکاندنیان کردووە. زۆر سپاس بۆ بینەرانمان کە تاوەکو ستا بینەری ئێمە بەیانی 24 کە ئەمڕۆ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لەگەڵتانی دواتری شاوکارانم بێگومان لە ناو گەشت هێواڵەکان بە راپۆرت و بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتان دەبن. سپاس بۆ ئێوە، کاتێکی خۆش.